لە دوای موشەکبارانی بنکەی کەیوەنی هێز ئەمریکیەکان لە کەرکووک و کوژرانی کەسێک و برینداربوونی ژمارەیەک لە کاردانەوەیەکی خێرادا 5 بنکەی کەتیبەکانی حیزبوڵای عێراقی لە عێراق و سووریا کرانە ئامانج کە دەیان کوژرا و برینداری لێکەوتەوە. گەرچی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند کە عادل عەبدولمەهدییان لەو هێرشە ئاگادار کردووەتەوە، بەڵام هەر سێ سەرۆکایەتیەکە لە بڵاوکراوەی تایبەتیدا ئەو هێرشیان ئیدا نەکرد و بە مەترسی گەورەیان ناوبرد بۆ سەقامگیری دۆخی عێراق. هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراق هێورکردنەوەی دۆخەکەیە بە کۆنتڕۆلی ڕوبەڕووبوونەوەی سەربازی، بەڵام لایەنە پێکێنەرەکانی حەشدی شەعبی ڕایان گەیاندووە کە وەڵامەکەیان بۆ ویلایەتە یەکگرتووەکان بە جۆرێک سەخت دەبێت کە چاوەڕوان نەکراوە. لە سەرەتای ئاڵۆزتربوونی قەیرانی نێوان ئەمریکا و هاوپەیمانە عەرەبەکانی لە ناوچەکەدا لەگەڵ ئێراندا، عادل عەبدولمەهدی مەترسیەکانی حکوومەتەکەی لە گوێزانەوەی قەیرانەکە بۆ ناوخۆی وڵاتەکەی نەشاردەوە و هۆشداریدایە هەمووان کە خاکی عێراق بۆ جەنگی بریکاری بەکار نەهێنن. بەڵام لە دوای خۆپیشاندانە گەورەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە تا ئێستاش بەردەوامە، ئەمریکا و لایەنگرانی پشتیوانی زارەکیان لەو خۆپیشاندانانە کردو. بە پەیزانیاری خۆپیشاندەرانیش لایەنەکانی حەشدی شەعبی دژایەتی ئەو ناڕەزایەتیانەیان کردووە و ناڕاستە و خۆش لە لێدان و سەرکوتکردنیدا بەشدار بوون کە ئەم هاوکێشەیە لەم قۆناغەدا زیان بە ناڕەزایەتی جەماوەری دەگەێنێت. بەو پێی ئەو وڵاتی لایەنگری زارێکی ئەوان دەکات هێرشی خوێناوی دەکاتە سەر نایارەکانی ئەوان و ئەگەری ئەوە هەیە ئەو میلیشیانەش تۆڵەی خۆیان لەو جەماوەرە بکەنەوە تۆمەتباریشیان بکەن بە تێکدەر و دەستی بێگانە، هەروەکو ژمارێکی زۆر بەو تۆمەتە کراونەتە قوربانی. لە دوای جەنگی داعش داخوازیەک هەبوو بۆ ئەوەی کۆنتڕۆلی چەکی دەرەوەی سوپا و پۆلیس و هێزە ئەمنیەکان بکرێت. تەنانەت حەیدەر عەبادی فەرماندەی ئەو هێزانی بە میری جەنگ ناوبرد کە لە ماوەکی کورتدا خۆیان کردووەتە سەرمایەدار. بۆیە ئێستاژ ناوبرا و هاودەنگە لەگەڵ موقتەدا سەدردا بۆ کۆنتڕۆڵکردنی چەکی دەرەوەی سوپای عێراق کە مەبەستی حەشدی شەعبیە. بەڵامەوەی جێگەی سەرنجە دۆناڵد ترامپ لە کەمپینی هەڵبژاردنیدا بەڵێنی ئەوەی بە هاوڵاتیانی ئەمریکا دابوو کە ڕێگە نەدات هێزەکانی وڵاتەکەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا جەنگی نوێ هەڵبگیرسێن و بودجەی وڵاتەکەی لە شەڕی وەکو ئەفغانستان و عێراقدا بەفیڕۆ بدەن. هەر لەسەر ئەو بنەمایەشە دەیەوێت بە هەر نرخێک لەگەڵ تاڵیبان بگاتە ئەنجام. جگە لەوەش ئەمریکا بە هەبوونی هێزی گەورەی وشکانی لە عێراقدا نەیتوانی سەقامگیری دابین کات و عێراقی وەکو وڵاتێکی فاشیل بەجێهێشت. ئێستاش بەبوونی ژمارەیەکی کەمی هێز و استراتیژی، دۆناڵد ترامپ لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا مەحاڵە هێزی زیاتر بنێرێتەوە بۆ جەنگی میلیشیاکان لە عێراقدا، چونکە دەبێتە بەڵگە بەدەستی ڕکابەرەکانیەوە بۆ بەدرۆخستنەوەی بەرامبەرگەلی ئەمریکا. بۆیە هەروەکو لەگەڵ ئێراندا هێورکردنەوەی سەربازی کردە بەرنامەی قۆناغەکە، پێ ناچێت بکوێتە جەنگی کراوی میلیشیا شیعەکانیش، چونکە ڕابردوو سەلماندوێتی ئەمریکا لە جەنگی درێژخایانی میلیشیاکاندا سەرکەوتوو نابێت. داهاتووی نزیک ئەقلانێتی هەردوو لا ڕوون دەکاتەوە کە لە کەناری هەڵدێر دەگەڕێنەوە و بنەماکانی یاریەکە پەیڕەو دەکەن.